هەمووان 29مین ساڵیادی دامەزراندنی ڕۆژنامەی کوردستانی نوێ پیرۆز دەکەن. کوردستانی نوێ دیاریکی بە نرخ و ماڵێکی دڵگیر و سەرچاوەیەکی متمانە پێکراوی ڕووماڵی ڕۆژنامەنووسیە و ئەرشیفێکی دەوڵەمەندی تێک ڕایخەباتی ڕزگاری خوازی کوردیە. ڕۆژێکی نوێ دەرفەتێکیشە هەم بۆ ڕێخستنەوەی نێوماڵی خۆمان هەم بۆ بەهێزکردنەوەی یەکێتیەکەمان و پیرۆزبایی لە ستافی ئێستا ستافی ڕابردووشەکەمەوە دووبارە کە ئەم ڕۆژنامە جوان و پاک و بێگردیان بەڕێوە بردووە ئەم هەموو ساڵانە و هیوادارم 30 ساڵی تریش هەراوها ئەم ڕۆژنامەیە ببێتە ئەو نەخشە ڕێگایە بۆ یەکێتی و یەکێتیەکان و دۆست و یارەکانم. 29 ساڵ تێدەپەڕی لەسەر دەرچوونی یەکەمین ڕۆژنامەی کوردی ڕۆژانە کاویش کوردستانی نوێی ئازیزە. دیارە لە دوای ڕاپەڕین سەرکەوتنی ڕاپەڕین بەدەست پێشخەری جەنابی سەرۆک مامجەلال یەکەمین ڕۆژنامەی کوردی ڕۆژانە کە کوردستانی نوێیە پێشکەش بە گەلی کوردستان بە ڕۆژنامەنووسان و نووسەرانی خۆشەویستی کوردستان کرا. لە ماوەی کە ئەم 29 ساڵە بە تایبەتی ئێمە ئێستا مۆمی 30 ساڵەدا دەگیرسێنین کوردستانی نوێ بە شایستەوە بە شانازیەوە ئەم ماوە دوور و درێژە بەردەوام بووە و سەرباری هەموو ئاستەنگەکان. لەو ساوەتا ئەمڕۆ ڕۆژنامەی کوردستانی نوێ وەک ڕۆژنامەیەکی ڕۆژانی سیاسی و هەمەڕەنگ و مینبەری بیر و ڕاجیاوازەکان بوو و وەک ئۆرگانێکی فەرمیکێتی نیشتیمانی کوردستان ڕۆژانە چاپ و بڵاو دەبێتەوە و توانیوێتی ببێتە وێزگەیەکی گرنگی کاری میدیایی لە کوردستان و خوێندنگەیەکی باشیشە بۆ پێگەیاندنی کادر و ڕۆژنامەنووس و بەردەوامیشە. دڵەوە پیرۆزبایی لە هەموو دەستەی سەران و ڕۆژنامە نووسانی کوردستانی نوێیەکەم و هەروەها ئاواتە خوازم کە بەردەوام بێت. هەمومان نەزانین کە کوردستانی نوێ یەکێک لەو ڕۆژنامانە بۆ لەو یانە بووە کە کۆمەڵێک ڕۆژنامە نووس و قەڵەم و دەنگی بوێری پەروەردە کردووە. ڕۆژنامەیەکی سیاسی ڕۆژانە کە دەورێکی گەورەی بینیوە لە خەباتی میلەتەکەمانە لە دوای ڕاپەڕینەوە چونکە یەکەم ڕۆژنامەی کاغەزی بووە لە دوای ڕاپەڕینەوە کە تاکو ئیساشیش بەدەوامی هەیە و هەموو بە قۆناغی زۆر جاجار دەتێت تێپەڕبوو بە قۆناغی زۆر سەختە تێپەڕەوە. دەرچواندنی یەکەم ڕۆژنامەی کوردی دوای ڕاپەڕین کە بە هەوڵ و ڕێنمایی و سەرپەرشتی مامی گەورەمان سەرۆک مامجەلال چاوی بەڕووناکیەڵ هێناوە وەک سەرچاوێکی ڕەسەنی ڕۆشنبیری و کانیاوێکی سپی بێوەستان لە پەخشش و داهێنان بەردەوامە. ئەم ساڵیادەیەکێکە لە گەشەترین وێزگەکانی کاروانی دوور و درێژی کوردستانی نوێ. کام ڕۆژنامەیە کاتی خۆی کێتیشمان و کسان بۆ ئەوانی دامەزران جگە لە ئەرکە سیاسەکانی ئەرکی ڕووناکبیری و ئەرکی فەرەنگی و ئەرکی کۆمەڵاتیشی لەسەر شانە هیوادارم کە توانێت ئەو ئەرکەی لەسەر شانەتی بەشێکی جێبەجێ بکە و بوێرێک کە بڵێ پیرۆزبایی لە هەموو لایەک دەکەن. ماڵە گەورەکەی میدیای کاغزی دوای تەمەنێک ئێستاش بەردەوامە. نووسەر و سەرنووسەر و ڕۆژنامەنووسانی ڕۆژنامەکەەوە دەخەنە ڕوو بۆ درێژەدان بە زیاتر خزمەتکردنی کاری میدیایی ئەوان بەردەوام دەبن. ئەحمەد ئیسماعیل گەلی کوردستان سلێمانی